بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین کە ئەو هەموو خوین و خەباتەی باڵەکەیەتی هەموو شۆڕشەیەک لە دوایەکەکانی لەسەردەستی ئێمە پێکاتی ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین بە نەوعەشیدی دەسەڵات پاداشتمان بکاتەوە و ئاسایشش لە وڵاتی بۆ ئەوەیە سەروەت و سامان و سەری خەڵک بپارێزی بەڵام بەداخەوە لە وڵاتی مە پێچەوانە بۆ ئاسایش خەڵکی خۆی و گەنجانی خۆی خەڵتانی خوێن ئەکا ئێمە لەبەر ئەوەی کە جارەشی دی ئەو شتە دووبارە نەبیتەوە بەڕاستی بڵین هەموو کەسەکان هەموو باڵەکایەتی ئەنجومەنی باڵا بڕیاریدا ئەمە ئەو وەسعی بە یاسا ئێگلا بکەینەوە لەوەی خوا نەخواستا هیچ ڕۆڵەیەکی دی خوینی نەڕژێ بەڵام بە مەرجێک دەبی ئەو کابرایە تاوانبارە بە سزای خۆی بگا ئەوجا چ تاوانبارەکە ڕادستی بنەماڵەکان بکەنەوە کە شەهید و برینداریان لێکەوتیتەوە چ بەدەستی خۆیان ئیزراعاتی لەگەڵ بکەن و لە ناوی بن ئێمە سوپاسیان دەکەین ئەگە ساحیبی بەڵێنی خۆیان بن کە ساحیبی بەڵێنی خۆیان نەبن بەڕاستی زەرەر دەکەن و سپەینێکە ئیشان بەمە هەر دەبیتەوە ئەوجا ئێمە هیوادارین من تهدید نەکردی و تهدیدیش ناکەین دڵنیابن ئێمە لەگەڵ خودی بکوژەکە لەگەڵ خودی جەرائیمەکە ئێمە ڕەفتارەکەین بە هیچ شێوەشی پەنال و خەڵکی بێتاوان نابین کە ئەم کەسیان داوەتە یاسا و هیچ ڕەتفعلی خلافیان نەبووە و ئیشەکە لە ئەوەل دەقە داوتیانە دادگە و پۆلیس و ئەو ئەکەشی بە ئێمەیان سپاردووە کە ڕادستی یاسایان کردووە بە تیمی پارێزەرانی ئێمە لە معهدی ئینتەرناشنال ڕایتس ئینستیتیوت IRI ئێمە تیمێک لە پارێزەرانمان تەرخان کردو بۆ ئەم بابەتە لەگەڵ هاوپیشەکانم کاکشوان لە کالێرەیە و هەروەها کاک ڕێباز خەڵکی قەسرێ هەردووکیان ئێمەش خۆشم سەرپەرشتی تیمەکە دەکەم ئینشاءالله ئێمە پاشەوەی کە لە ڕۆژی یەکشەمەوە هەموو ئەو بریندارانە لەگەڵ کەسوکاری شەهید کە وەکالەتمان بۆ دەکەین بە ئەمانەتەوە ئێمە ئەرکەکە جێبەجێ دەکەین و هیوادارین دادگەشت بە بێلایانی بڕوە ئێمە تا ئەو کاتەی کە دادگە بە بێلایانی بڕاتون و ئێمەش دەگەڵیان دەڕێن ئەگەر زانیشمان خوا نەخواستە ئەگەر هەر تەسیراتێکی زیانیبی لەسەر دادگە هەبێ ئەو کاتە دیسان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕای دەگەێنین کە دادگا بێلایان نییە بەڵام لە ئێستادا زووە نامانەوێت پێش حەدەست بکەوین دەمانەوێت قۆناغەکانی دێکۆڕینەوە چکە تازە سەرەتایە هێشتا وەکو پێویست ئەو کەسانی کە بریندار بوونە نەچونێتە بەردەم دادوەر بە کەسوکاری خودی کەسوکاری تاوان لێکرا و شەهید حەسەن ئەوانیش تا ئێستا نەچونێتە بەردەم دادگە ئیفادەکانیان تەزدیق نەبووە بۆیە ئەو کاتە ئینشاءالله بۆ ڕایگەشتی ڕای دەگەێنین.